حتى جاءت الثورة العراقية الظافرة المظفرة، ثورة 14 تموز الخالد. ئەمڕۆ حەڤەی تەمووز ساڵیادی چوارەمین کودەتای عێراقە کە حیزبی بەعسی بۆ ماوەی 35 ساڵ بەسەر شانۆی سیاسی وڵاتدا سەپاند. گەرچی ئەو کودەتایە بە پێچەوانەی ئەوانەی پێش خۆی خوێناوی نەبوو، بەڵام لە دوای خۆسەپێنینەوەی دووەمی بەعس بەسەر حیزبەکەدا نەهامەتیەکانی وڵات و خوێنبەربوونەکان بەردەوام بوون. کودەتای 1950 ژەنەڕاڵ عەبدولکەریم قاسم و هاوڕێکانی ڕێخۆشکەر بوو بۆ دەستوەردانی ئەفسەرانی سوپا لە کاروباری سیاسی وڵاتدا. بۆیە دەسەڵاتی نێوان 1950 بۆ 1970 بەدەست ئەفسەرانی سوپاوە بوو. ئەوەی کودەتای بەعس لەوانی دیکە جیا دەکاتەوە ئەوەیە بەبێ خوێن ڕشتن سەرکەوت. هەندێک چاودێر هۆکارەکەی بۆ ئاشتی خوازی سەرۆک عەبدوڕەحمان عارف دەگێڕنەوە. هەندێکی دیکەش بۆ ئەوەی کە بەعس دەیزانی خوێن ڕشتن لەوانێ بیخاتە جەنگێکی نابەرامبەرەوە و نەتوانێت تێیدا سەرکەوتوو بێت. بە تایبەتی وڵاتەکە قەیراناوی و پڕ لە کێشەی ئاینی و نەتەوەی و ناسەقامگیری ئەمنی بوو، بۆیە دەبوو ئەو ڕێگا ئارامە بگرێتە بەر. بەڵام دوای پاکسازیەکانی ناوخۆی حیزب و حکومەت وڵاتەکە خەڵتانی خوێن کرا. قۆناغی دەسەڵاتی بەعس دەکرێت بە دوو بەشەوە. قۆناغی سەرۆکایەتی ئەحمەد حەسەن بەکر لەلایەن چاودێرانەوە بە قۆناغی کێرێنی لە قەڵام دەدرێت، چونکە وڵات گەشەی ئابووری بەخۆی و بینی و پەیوەندێ دیپلۆماسیەکانیشی پەرە پێدا. لە نێوان ساڵانی 1968-1970دا حکومەتی بەکرتوانی هەزاران کەس دامەزرێنێت و پرۆژە ئاودێری و کشتوکاڵی و زانستیەکان دامەزرێنێت. بەوەش سیستمی تەندروستی و پەروەردەی و پیشەسازی و سەربازی پێشکەوتنی گەورەیان تۆمار کرد. لە ڕووی سیاسیەوە ڕێکەوتنی 11 ئازاری 1970 دەستکەوتێکی گەورە بوو بۆ کورد و سەرانسەری عێراق. لە ڕووی ئابووریەوە خۆماڵیکردنی نەوت داهاتێکی گەورەی بۆ خەزێنەی وڵات گێڕایەوە و بووە پاڵپشتی پرۆژەکانی پێشخستنی وڵات. لادانی ئەحمەد حەسەن بەکر و هاتنی سەدام حوسێن کە بە قۆناغی دووەمی دەسەڵاتی بەعس ناو دەبرێت بووە نەهامەتێکی گەورە بۆ ئەو پارتە و تەواوی عێراقیەکان و خاڵیکردنەوەی خەزێنەی وڵات و بە فیڕۆدانی دەستکەوتەکانی بەکر بە هاتنی سەنگەری یەکەمی پارتەکەی لە کادرە بەتوانا و ڕکابەرەکانی خۆی پاکسازی کرد. بەوەش هێڵی دووەمی کادیرانی لە ئەنگری خۆی بەرز کردەوە کە نەهامەتیەکانی جەنگی 8 ساڵەی عێراق ئێرانیان خۆڵقاند و بە کیمیایی و ئەنفالی خەڵکی کوردستان کۆتایی هات. دواتر جەنگی داگیرکردنی کۆیتیان بەرپا کرد. بەوەش عێراق کەوتە بەردەم قورسترین سزاکان کە کاریگەریەکانی تا ئەمڕۆژ بە سیمای وڵاتەکەوە دیارە.